بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە، لە بەرنامەی تەندروستی سڵاوی خۆم و باقی هاوکارانم پێشکەشتان بێت. بەڕێزان، بۆ بەرنامەی ئەم جارەمان بابەتێکی تازەست، تاقیقاتێک کە چەندین ساڵ توولی کێشاوە و ئەویش لەسەر نەخۆشیگە ئیلتیهابی ڕیخۆڵەس، یا ئەوەی کە بە IBD یا نەخۆشیگەر ئیلتیهابی ڕوودا ئەناسرێت. ئەو تاقیقە لەسەر ئەم نەخۆشیەسە. لە کول ئەو IBD یا ئەو ئیلتیهابی ڕیخۆڵە دوو نەخۆشیە، یەکێکی کۆرۆنا، یەکێکی کولیت ئولسراتیڤە یا ئەو زەخم و برینەسە کە لە ڕیخۆڵەی گەورە دروستە بێت. بەڵام یەکێکی تر کە کۆرۆن لە هەر شوێنێک لە دەستگای گوارش ئەتوانێت خۆی نیشان بات، یعنی هەر لە دەمە و لە مەعیدە و یا لە هەر بەشێک لەو دەستگای لە ڕیخۆڵە ئەتوانێت نیشانەکانی خۆی نیشان بات. من پێشەوەی کە بڕینە سەر ئەوەی کە ئەم تاقیقە چییە، چۆن کراوە، لەسەر چییە، فقط ئەوە بێژم کە لە نەخۆشی کۆرۆنا کە نەخۆشیەکی دەستگای گوارشە، لەم نەخۆشیە سەرچاوەکانی دیارە ئەڵێن احتیماڵی زۆر کە سیستمی ئیمنی بەدەنە، یعنی ئەو سیستم دفاعی بەدەنە بە پێچەوانە سلولگەرێکی لەش مورد هەدەف قرارەدات و ئەو کۆرۆنا دروستە بێت، یا ئەوەی کە نە سەرچاوەکەی هەر خودی نەخۆشیگەر گوارشیە، ئەو نەخۆشی داخڵیگەرن کە ئەتوانێت بێتە سەرچاوەیەک بۆ نەخۆشی کۆرۆن یا ئەو ئیلتیهابە کە لە هەر شوێنێک لە دەستگای گوارشە دروستە بێت. ئەو تاقیقەی کە بە تازگی کراوە تاقیقاتێکە کە لەسەر ژنێتیک یا گێنێتیک ئەو مولکولگەرە ئەنجام دراوە و تاقیقاتێکی پەیوەستە و چەندین ساڵە بوو بە پێیان بردووە کە یەک جۆر مولکول لە بەشێک لە کەسەکانە، هەر ئەوەی کە ئەم مولکولە لەشی بازێک کەسە بەتایبەت لە دەستگای گوارشە لە هەموو کەسێکەنە لە جەمعیەتێکی زۆر کەمە، چۆن هەیە ئەوانە کەمتر تووشی ئەم نەخۆشیگەر ئیلتیهابی ڕوودا ئەبن. بۆیە تاقیقەکان لەسەر ئەوە ئەنجامدا. ئەلبەتە پێشتریش هەر لە ئازمایشگاکانە ئەم ئازمایشیانە ئەنجامدا بوو لەسەر ئەو جانەوەرە یا ئەو حیوانە ئازمایشگاییگەرە، چونکە زانیویان حاڵەتەکە، حاڵەت نەخۆشینەکە تقریبەن شەبێ سازیەکان جۆری کردو کە شەبێ بە ئینسان بوو. هەر ئەو کاتە کە ئەگەر اشتباه نەکەم ساڵ 2011 ئەلبەتە لەو گزارشیشە هاتووە، من حتمەنە پێشکەشتانیەکەم بوو بە پایەی کە بن بە دوواداچوونکەن و بۆ ئەوەی کە بە شوێنی ئەم نەخۆشیە بگەڕن. تەشخیصی ئەم نەخۆشیگەر ئیلتیهابی ڕیخۆڵە ئەشعەبەرداریە، یانێ بە ئەکسپەرداریە یا بە کولونوسکۆپیە کە ئەوە ئەتوانێت مشاهدە بکرێت و دەوا و دەرمانیشی معموڵەن دەرمانگەرێکە کە هەیە لە بازاڕە لە دەرمان سەرکوب سیستم ئیمەنی و بیگرە تا دەرمانگەرێکی تر تەرکیبی کە دروستە بێت. ئەو دەرمانگەرە هەند کە بۆ ئەم نەخۆشیگەر IBD یا نەخۆشیگەر ئیلتیهابی استفادە ئەکرێت. ئامارەکەشی ها لەسەرەوە نیشانەکانی زۆرە، هەر لەوەی کە ئیشتیهاک تێدەخوارەوە ئەو کەسە مەیلی بە خواردن نامێنێت تا ئەوەی کە تووشی زگچوونە بێت یا ئەوەی کە خوێن دەفعکات، یانێ وەک حاڵەتێکی ئیسهاڵێکی خوێنی ئەو کەسە خوێن دەفعکات، کێش و وەزنی دێتە خوارەوە. ئەوانە لە نیشانەکانی ئەم نەخۆشینە. نەخۆشیکیشە تقریبەن لە جەمعیەتە باوە هەیە، بەڕاستی دەرسەدەکەی لای ئێمە دیاری نییە. بۆ نمونە ئەو تاقیقاتەی کە کراوە مەسەڵەن نووسیانەکە چه ئەنازەس لە ئەوروپا و چه ئەنازەیەکیشە لە ئامریکا. من بۆ ئەوەی کە بینەرانی خۆشەویستمان تااقەتیان نەچێت ئەو مقالەی کە نووسراوە، ئەوەی کە تا ئەو بەشەی کە بە دەردی بەرنمەکەی خۆمان یانە بەرنامەی تەندروستی بخوا
پێشکەشتانی یەکەم ئەوەی کە ئەچنە ناو وردەکاریەکانی ئەوە داێنین بۆ کەسانێک کە خۆیان ئەڕۆن بە دوایە یا لەو زەمینە تاقیەکەن. وەلی ئەوەی کە هەیە لەم بەرنامە و ئێمە و بینەرانی خۆشەویستمان ئەوەی کە هەیە زانین زانست چۆن بە دوواداچوونی کردووە، چیان بەدەستهێناوە و بە دوای چیە ئەگەڕێن بۆ ئەم نەخۆشیە. ئەمە کە خۆیان مەقالەکە 16 مانگی یەک هاتووەتە دەرەوە، یانێ کەمتر لە هەرۆنە 2 هەفتە پێش بڵاوبوونەوەی ئەم بەرنامەمانە هاتووەتە دەرەوە و سەرتیتریەکەی ئەو مەقالەی کە داویانە دەرەوە نووسویانە مولکولگەرێکی تازە ڕێگە بۆ دەرمانی کڕۆنمان پێنیشانە دەن و ئاسانکاریشمان بۆکەن. ئەوە سەرتیتری ئەو مەقالەسەکە خۆیان داویانەتە دەرەوە. وتویانە یەک دانە مولکول چەندین ساڵە ئێمە کەشفمان کردووە کە ئەو مولکولە لەناو ئەو مدولەکە ئەو حیوانەکە مشکێکی ئازمایشگاییە ئەنجامیان داوە نیشانەگەری ئیلتیهاب دێرێتە خوارەوە. و ئەو مولکولیشە ئەمان مولکولەکان شناسایی کردووە و کاتێک کە مولکولەکان شناسایی کردووە بە شێوەیەکی ژنتیک ویستویانە کە ساختمانەکەی هەم ساختمان مولکولیەکەی هەم ساختمان شیمیایەکەی بەدەست پێرن و ئەوەسە تاقیقاتەکەیان لەم بارەوە هەست. یانێ من ئەگەر ئەز بینەرانی خۆشەویستمانکەن یەک دانە مولکولە کە ئەو مولکولە ئەتوانێت بێتە هۆکارێک کە ئەسەری بێت یانی کاریگەری بێت لەسەر ئەوەی کە ئەو نەخۆشی ئیلتیهابی یا ئەو کڕۆنە چارەسەر بکات بۆ دەرمانەکەی. ئەڵێت کە بۆ نمونە لە وڵاتێکی وەک ئامریکا ئەڵێن کە مەسەڵەن ئامارەکان هەیە ئەڵێن کەمتر لە 3 ملیۆن کەس کەمتر لە 3 ملیۆن کەس ئەم مولکولیانە هەیە. ئەو مولکولیشە کە خۆیان ناوێکیان بۆی داناوە ناوەکەی CARD9 کە ئەمە ناو ئەو مولکولەسەوە ئەوەیە کە بە ژنەتیک گەرەکیانە دروستیکان یا بە شێوەی دارمان یا بە شێوەی هەروەکو ئەوەی کە بتوانن لە شێوەگەر جەهشکرد سلولی بۆ دەرمان استفادەکەن. بۆ ئەم مولکولە کە بە ناو CARD9 ئەناسرێت تعریفێکە کردویانە وتویانە کە محافظت کنەندەست یانێ لە دەستگای گوارش لەو جیهاز حازمە محافظەت دەکات و بەرگریەکات لەو نەخۆشیگەرە کە تووشێ بێ. هەروە کەوتمان بە تایبەتەمان نەخۆشی کڕۆنیان منزورەکە و کڕۆنەوتمان لە هەر بەشێک لە دەستگای گوارشە هەر لە دەمە و بەرەو خوار ئەتوانێت تووش بێت. لە کولە ئەمەی کە هەیە لەو مولکولە کاتێک کە مولکولەکەشیان تەجزیە کردوێتەوە ئەو ژێنە یا ئەو ئازمایشگەر ژنێتیکە وتیان ئەمە ژنێتیکێکی محافزە یعنی بەرگری کنەندەست. زانکۆکان چەند زانکۆ دەستیان داوەتە دەستیەکەوە کە تاقیقەکان کردووە ئەو زانکۆی کە زۆرترین بەشی بووە لە بەشداریکردن لە ئەم تاقیقە زانکۆی هارواردا وتویانە کە ئێمە شەبێ سازیمان کردووە بەشون شەبێ سازیە بۆ گەین دروستکردنی ئەو سلولە بەڵکو ئەوەی کە بتوانن شێوەکەی مشابهەکەی دروست بکرێت. یەکێک لەو نووسەرانەی کە لەم تاقیقە بوو یا نووسەر ئەرشەدەکەیان مدیر ئەرشەدی تاقیقاتەکە کە خۆشی ئوستادی پزیشکیە لە زانکۆی بەشی نەخۆشیگەر گوارش ئەوە وتویە کە ئەوە یەک داهاتیانە 10 ساڵ درێژەی کێشاوە ئەم تاقیقە وتمان ستارتەکەی لە 2011 دراوە یعنی لە 2011 ستارتەکەی دراوە بەڵام لە 2015 ئەمان ئیتر بە دوواداچوونیان کردووە. ئەو 2011 ئەم مولکولە شناسایی بوو لە لەشی ئەو حیوانە ئازمایشگاییە بەڵام هەروەکە شناسایی بوو 4 ساڵە درێژەی کێشیان 2015 ئیتر تاقیقاتیان لەسەر ئەمە دروست کرد. وتیانە ئێمە ئەو کاتە کە دەستمان پێکرد وتمان لە متاڵعاتێکی ژێنەتیکە بتوانین دەرمانێکی تازە بۆ ئەم نەخۆشی کڕۆنە کە نەخۆشیی بڵاوە بدۆزینەوە. ئەوەیە کە وتیانە هەم ئەو گێنیە یا ئەو ژێنە ویرایشەکەن یعنی دەستکاریەکەن جەهشی پێدەن
لە مدلگەر جۆرگەر نەخۆشی لە هۆش مەسنوعی ئەوانە کولەن ئەو مەسایلەسە کە ئەوان ئەتوانن استفادەی بۆ بکەن یعنی کەڵکی لێ وەربگرن کە کەڵک وەرگرتن لە ژێنەتیک بۆ چارەسەری ئەم دەرمانە. من لێرە ئەرز بینەرانی خۆشەویستمان کەم کە ئەم کەڵک وەرگرتنە چۆنە، یا ئەوەی کە دەرمانێک لە ڕووی ئەمە دروستکەن، یا ئەوەی کە مولکولەکە دەستکاری بکرێت یا تەرکیبێک لەمانە بێ، ینی دەرمانێک دروست بکرێت کە ئەو دەرمانە حاڵەتێک هەر لەو ژنەتیکە بێت و تەسیراتی بیانی حاڵەتێکی تەرکیبی بێت. یەکێکی تر هەر لەو کەسانەی کە لەم متاڵعە بەشدار بوو وا ئەڵێت کە ساڵ 2011 ئێمە ئەم CARD9 ئەم جۆرە لە مولکولە ئێمە شناساییمان کرد، زانیمان کە ئەمە ئەم مولکولە کە ها لە لەشی مرۆڤ حاڵەتێکی محافزت کنەندەی هەیە، ئێڵێ خاموشکردنی لە ناوبردنی ئەوێتەوە کە بەفەرز ئەگەریش لە ناومان ئەبرد مانەعێک بوو بۆ ئەوەی کە نەخۆشیگەرێک کە سەرچاوەکانی بەتایبەت عفونەت بوو لە دەستگای گوارشە ئەوانە سەرکوب بەکریانی ئەوانە نامە، یعنی CARD-یان کاتێکە لا ئەبەر حەسفیان نەکرد ئەو هەر لەسەر ئەو حیوان ئازمایشگاییگەرە ئەیاندی کە ئەو نەخۆشیگەر ئیلتیهابی دەستگای گوارشە زۆرترە بێتەوە. لە ساڵ 2015 ئەمان وتویانە کە نیشانماندا کە ئەم مولکولەی CARD9 چۆن ئەتوانێت یعنی لەباری ژنەتیکەوە خەتەر تووشبوون بە ABD یا ئەو نەخۆشیگەر ئیلتیهابی دەستگای گوارش و ڕیخۆڵە کەمەوە کاتەوە. دیارە ئامارگەرێکی تریشیان داوە کە وتیانە 20 میلیارد مولکولیان ئەمان غەرباڵگەری کردووە، یعنی کارێکی زەحمەتێکی زۆر بووگە لەناو ئازمایشگاگەرە ڕۆژان و شەوانە کە ئەمانە کاریان کردووە، ساعەتکار لەسەر یەکاریان کردووە. ئەوەیە کە نەهایەتی ئەمان بە دوای چاگەڕن ئەڵێن کە دەرمان بە مولکولگەرە ئێمە بینیمانە لەو حیوان ئازمایشگاییە نەخۆشیگەر ئیلتیهابی دەستگای گوارش بە تایبەتیاب دەستگای ئیلهابی ڕیخۆڵەکانی هاوردووەتە خوارەوە. ئەمان بە شۆنی ئەوە ئەگەڕن ئەڵێن کە ڕەوشگەر قەیمیش کە بە شۆن فعال کنەندە یا مەهار کنەندە بوو ئەوە مەدنەزەریان نییە، یعنی ئەوەی کە هەیەە ئەو تاقیقەیەکە کردویان ئەو مولکولەی کە شناساییان کردووە ئەوە بێتە عامڵێک کە ئەمان بتوانن شێوەیەکی تر و مؤثرتر بۆ دەرمانی نەخۆشیگەر ئیلتیهابی ڕوودا بەتایبەت ئەو نەخۆشی کڕۆنە کە وتمان ئەتوانێت لە هەر بەشێک لەو دەستگای گوارشە بێت بیدۆزنەوە. بینەرانی خۆشەویست، لێرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەیشمان، هیوادارم کە جێگەی ڕەزامەندیتان ببێت. ئەوەی کە ئێمە هەر ئەوەی مەبەستمان بوو کە تازەگەری زانست لە بواری تەندروستی یا باقی بوارەکان یازان لە بەشی زانستە پێشکەشی ئێوە خۆشەویستانی کەین. هیوادارم جێگەی ڕەزامەندیتان ببێت. لەلایەن خۆم و هاوکارانم ژیانێکی پڕ لە شادی و سڵامەتی بۆ ئێوەی خۆشەویست ئاواتمە.